بۆ قسەکردنی زیاتر لەبارەی کاراکردنەوەی کۆمیسیۆن هەروەها هەمواری یاسای هەڵبژاردن میانداری بەڕێز شوان زراری ئەندامی پەرلەمانی کوردستانمان کردووە. بەڕێز شوان زراری بەخێربێن. سپاس سڵاو لە تۆش کاک کۆمار، سپاس بۆ دەرفەتە. کەمێک لەمەوبەر لە ڕۆژنامەی وەقایعی کوردستان کاراکردنەوەی کۆمیسیۆن بڵاو کرایەوە. دەتوانین بڵین تەواو کۆمیسیۆن کارا کرایەوە لە کاتێکدا هێشتا یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت جەلسەی پەرلەمان دوێنێ بەکراوی بەجێ نەهێڵدراوەتە بتوانرێت کۆمیسیۆن کارا بکرێتەوە. بێگومان کۆمیسیۆن کارا کراوەتەوە و بابەتەکەش لە وەقایعی کوردستان بڵاو کرایەوە. ئێمە هیچ کێشەیەک لە کاراکردنەوەی کۆمیسیۆن و دانانی کۆمیسیارەکان نبین. ئەی لەبارەی جەلسەی پەرلەمانەوە کە سەرۆکی پەرلەمان بەکراوی بەجێی نێشتووە بە پێی ڕێوی پەرلەمان ئەوەی دوێنێ کرا یاسایی بەداخەوە سەرۆکی پەرلەمان خۆی کەسێکی یاساناسە، دکتۆرای هەیە لە یاسا، خۆی دەزانێت کە خەرقی ئەو بڕگەیەی کرد کە لە مادەی 18 دەسەڵاتی پێدەدات. لە کاتێک سەرۆکی پەرلەمان لە بۆی هەیە جەلسە هەر بگرێ ئەگەر پشێویەک لەناو هۆڵی پەرلەمان ڕوو بدە یان کارێکی نەخوازرا و لە ئارادا بێ، لەو کاتێ دەتوانێت جەلسە هەر بگرێت. بابەتی دواخستنی جەلسە ئەبێ لەسەر داوای چەند پەرلەمانتارێک بێ کە داوا بکەن جەنابیشیان بشاوەرە لەگەر دەستەی سەرۆکایەتی بکە، ئەو کاتێ دەتوانی جەلسە یان چەند بڕگەیەک لەناو بەرنامەی کاری ئەو جەلسەیە دوا بڵات. دانیشتنی زیادکردنی بڕگەیەک بۆ دانیشتنیی پەرلەمانی کوردستان لەسەر پرسێک دانیشتنی بڕگەکە پێویستی بە کاتێکی دیاریکراو هەیە. ئەو تا ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێ دەبای 24 کاتژمێر پێش وەخت ئەم پرسە باس بکرا یان 24 کاتژمێر پێش وەخت فراکسیۆنی پارتی زیادکردنی ئەو بڕگەی پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان کرد، ئەوان دانیشتنیان لەسەر کرد یا مشاوەرەیان کرد. من ئاگاداری ئەوە نیم، بەڵام کە ئەو ڕازی نەبوو بەپێی پەیڕەود و لە سەرسەی دەستەی سەرۆکایەتی بۆیان هەیە بڕگەیەک زیاد بکەن و زیادیش کرا 24 ساعت زیاد پێشتر و بڵاویش کرایەوە لە سایتی پەرلەمان. بەڵێ هەمواری یاسای هەڵبژاردن بەکوێ گەشت؟ هەمواری یاسای هەڵبژاردن خۆی کاراکردنەوەی کۆمیسیۆن ئەوە بەشێک بوو لەو ڕێکەوتنەی کە لە نێوان فراکسیۆنەکان هەبوو، بە تایبەت فراکسیۆنی پارتی و یەکێتی و دەستەی هەڵبژاردننی دەستگای هەڵبژاردننی پارتی و یەکێتی. ئەو ڕێکەوتنە بە نووسراو هەیە کە کۆمیسیۆن کارا بکرێتەوە. ئەو کاتە ڕێکەوتنەکە لەسەر ئەوە بوو کە یاسای کۆمیسیۆنی هەڵبژاردن هەموار بکرێتەوە لە یەک بازنەیی بۆ 4 بازنەیی. ئەو ڕێکەوتنی لەسەر ئێمە هەنگاوی یەکەم سەرۆکی پەرلەمان خۆی لە جەلسەی ڕابردوو جەلسەکانی ڕابردوو خۆی داوای لەو کۆمیسیۆن کرد کە بربژێرەکانیان بنێرن بۆ ئەوەی ئەمە کۆمیسیارەکان دەنجیان پێ بدەین و کارا بکرێتەوە بۆ ئەوی بچن لە بەردەم دادگای دەستەی دادوەری خوێندی یاسایی. بەڵێ ئەگەر هەمواری یاسای هەڵبژاردن نەکرێت بە یاسا کۆنەکە هەڵبژارد نەکرێت؟ بێگومان ئەگەر ئامادە بن ئێمە هیوادارین لایەنەکان پارتی و یەکێتی و هەموو ئەو فراکسیۆنانەی کە وجودیان لەناو پەرلەمانی کوردستان هەیە لەسەر ئاستی سەرکردایەتی گفتوگۆ بکەن، ئەوان چیان کرد ڕێککەوتن بابەت لەسەر بابەتێک بینێرنە پەرلەمان. ئێمە کاری لەسەر دەکەین. ئەگەر هاتوون نەکرێ ئەو ڕێککەوتنە نەکرێ ئێمە مەجبور دەبین بە یاسا کۆنەکە هەڵبژاردن. بەڵێ ئەوەی دوێنێ لە پەرلەمان کرا کاراکردنەوەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان دەتوانین بڵین ڕێکارەکانی ئەنجامدانی هەڵبژاردننی خێراتر کرد؟ خۆی بێگومان ئێمە ماوەی کەممان لەبەردەستە دەبا ئەو کاراکردنەوەی کۆمیسیۆن بەر لە 18 مانگ بواە بۆ ئەوەی کە هەمومان ئاگادارین کۆمیسیۆنی هەڵبژاردن پێویستی بە 6 مانگە. بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستان 11 دیار کردووە و سەرۆکی حکوومەت ئامادەیی نیشاندا و لایەنەکانی ڕاستپاردووە کە ئامادەکاری بکەن. ئەوەی مابوو لەسەر ئێمە بوو کە ئێمە کۆمیسیۆنەکە کارا بکەینەوە بۆ ئەوەی کۆمیسیۆنی هەڵبژاردن بتوانانی ڕێکارەکانی خۆی بگرێتە بەر و ئامادەکاری بکە. بەڵێ ئەوەی دوێنێ گرژێکی زۆری دروست کرد لە ناو پەرلەماندا هەرچەندە دواتر باستەوە کرا شتێکی ئاسایی و لە پەرلەمانەکانی دنیاشدام گرژیانە هەندێجار هەر دروستە بن. ئەگەر کۆمیسیۆن کارا نەکرێتەوە هیچ ڕێگە چارەیەکی تر هەبوو بکرێت؟ ڕێگەی ترمان نەبوو بەداخەوە. ئێمە لە مانجی 12 2021ەوە خەریکی ئەو گفتوگۆ و هێنان و بردنەی داوا دەکەین کۆمیسیۆن کارا بکرێتەوە. ئێمە لە بەشی خۆمان تەنازولمان کرد. ئەگەر هاتبا و ئێمە کۆمیسیۆنمان دامەزراند باوە سەر لە نوێ بەپێی ئیستحقاقی هەڵبژاردن ئێمە کۆمیسیاری زیاترمان دەبوو. ئێمە تەنازولمان لەو حەقەی خۆمان کرد کە لەسەر داوای برادرانی یەکێتی و گۆڕان کە بە هەمان شێوە کارا بکرێتەوە گوتمان باش.
گوتیان با ببێتە چوار بازنەیی گوتمان باشە، با ئاماری هەڵبژاردنەکانی عراق کاری پێ بکەین گوتمان باشە، هەرچی ئەوان گوتیان گوتمان باشە، بەڵام کە بینیمان ئەوان ئامادەنین بە هیچ شێوەیەک بێن ئامادەی ئەوە بن کۆمسیۆن کارا بکرێتەوە و بچین بەرەو هەڵبژاردن. ئێمە ناچار بووین کە ئەو ڕێکارە یاساییە بگرینە بەر. ئێمە هیچ شتی هەڵەمان نەکردووە، ئەوەی فەوزایەکەی دروست کرد ئەوان بوون. سەرۆکی پەرلەمان بە نایاسایی داوای هەڵگرتنی زەرسەی کرد، جێگری سەرۆکی پەرلەمان داوای کرد بدرێتە دەنگدان، زۆرینەی دەنگ داوای بەردەوامی جەلسەیان کرد. لە پاشان دوای ئەوەی کە چوونە سەر ستێجیش ئەو کاتیش جێگری سەرۆکی پەرلەمان داوای گۆڕانکاری جێگەی بەرگەکانی کرد و بابەتەکەی دادەنگ و بە 58 دەنگ کارە کرایەوە. من نازانم سبێ یاساییەک لەو بابەتە هەیە. بەڵ ئەو هەموو باشی پارتی لە پێناو چییە؟ هەر لایەنێک بۆ نمونەیەکێتی دەڵێ بە ئەمەوانە بێ وابێ پارتیڵێ باش، بە ئەمەوانە بێ وابێ ئەڵێ باش. خۆی ئێمە پێمان وایە ئەو باشیەی پارتی کاری خۆیتی بە واجبی خۆی هەڵدەستێ، خۆی لە مەسئولیت نادزێتەوە. بێگومان تۆ کە زۆرینەی لە ناو پەرلەمان کە سەرۆکی حکوومەتت هەیە، سەرۆکی هەرێمت هەیە، بەرپرسیارەتی زیاتر لەسەر تۆیە. باشیەکە ئەوەیە بۆ ئەوەی بتوانین ئەو پێکەوە بوونە، ئەو هەماهەنگیە، ئەو کاتەی ئێستا کە ئەوەمان لێ دەخوازێ ئەمە بەیەکەوە کار بکەین. ئێمە لە پێشمان بوو کە بەیانی ئەو ڕۆیە بەیانی با بڵێن محکەمەی فیدرالی لەوانەیە بڕیارێکی نەخوازراو بدە یان کارێک بکە، ئێمە مەجای ئەومان نەما بە کۆمسیانەکە کارا بکەینەوە. ئەوەیە ئەگەر ناخۆ ئێمە نەترسیتایە و لە پێناوی ڕێزی وارامی. بەڵێ بەڕێز شوانزراریان دامی پەرلەمانی کوردستان لە ستۆدیۆمیانمان بوو. سپاس بۆ ئامادەبوونتان بۆ شرۆفەکانتان. بەخێرات. سپاس بۆ تۆ و بۆ بینەرانی.